حوتەمین فستیڤاڵی ڕۆژی سەی سادقە کوڕان و کچان باڵپەڕکەی کوردەواریانە و لەگەڵ گەرمی کەش و هەواکەدا هێندەی تر هەمووانیان هێنا بوویە جۆش و خڕۆش. ئەوان دەڵێن لەگەڵ ئەوەی لەم ڕۆژەدا کولتوری ناوچەکەمان دەخێنە ڕوو، پەیامی فستیڤاڵەکە داواکاریەکە بۆ ئاوەدانکردنەوەی قەزاکە. ئامانج لە ئەم فستیڤاڵە و ئەنجامدانی ئەم فستیڤاڵە کە ڕێکخراوی کوردیۆ بۆ حوتەمین ساڵە ڕۆژی سەی سادق ڕێک دەخات. ئەمڕۆژ دەرفەتێکە بۆ ئاوەدانکردنەوەی سەی سادق و بەگوێدانی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی جارێکی تر حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت پرۆژە خزمەتگوزاریەکان لە سەی سادق تا جێبەجێ فستیڤاڵەکە هەر ساڵە و لە یەکێک لە سەیرانگاکانی قەزاکەدا ئەنجام دەدرێت. ئێرە سەیرانگای سەرای سوبحان ئاغایە. لەم ڕۆژەدا هەمووان کۆ دەبنەوە و چەندین چالاکی جیاجیا ئەنجام دەدەن. هاوکات پیرۆزبایی ڕۆژەکەش لە یەکتری دەکەن. وڵای دیارە معلومی بەڕێستانە کۆمەڵ نمایشەکەی وەک جلوبەرگی کوردی وەک ئەشتە کوردەواریەکانی خۆمان وەکو پێناسەکردنی شارستانی وەکو مێژوەکەی بەڵام ئەمە واقع بەس حقیقەت ئەوەیە داوا بکرێت لەم فستیڤاڵانە شتی زیاتر بە پێشکەش خەڵکی شارەکەمان بکرێت. خانمانی سەی سادق و ناوچەکانی دیکە فستیڤاڵەکە دەقۆزنەوە بۆ خستنە ڕووی کارەدەستیەکانیان. ئەوان دەڵێن بازاڕێکی جێگیریان نییە، سوود لە فستیڤاڵەکان دەبینن بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. ئیشی دەستیە سە من دیزایانی جولی کوردیەکەم، ئیشە دەستەکانی خۆم کەوایە، سەڵتێ، کڵاوە، هێلەگە دیزاینم کردو هێنامە لێرە وەکو نمونەیەک ئەرزیەکەم خەڵک لێرای بینێ. هەروەڵا گۆڕانکاری زۆرەکەم بە مێشکی خۆم دیزاینەکانەکەم بەس ینی گۆڕانکاری کلاسیک و مەسەلەن ینی مۆدێرن و هەمووی تێکەڵەکەم بە مێشکی خۆمی تشتێکی جیاوازتر دەچێتەوە. کاری دەستی لێرە ئەهمیەتێکی زۆرەیە لە کوردستانی خۆمان هەر لە دەرەوە زیاتر احتیمامی پێدراوە لەم ساڵانەی داهاتووە. بگرە ئەو شتانە کە کۆنیش پێشتر کراوە ئێستا هەم دیسان بە دیزایانی تازە دووبارە کراونەتەوە و شتێکی جوانی لەسەر کراوە بەکاریش ئەهێنرێت زیاتر ئێستا. قەزای سەی سادق لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای سلێمانیە. ناوەندی دەشتی شارە زوریشە. لە ساڵی 1956 بووەتە ناحیە. لە ساڵی 2007دا بووەتە قەزا. ژمارەی دانیشتوانەکەی زیاتر لە 120,000 کەسە. یەکێکە لەو شارانەی کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان تێیدا بێزن و ئێستاش ڕەسەنایەتی کلتوری خۆیان پاراستووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، قەزای سەی سادق.